دەتکوژم. ئێوە بۆ خۆشتان نازانن کە چیتان کردووە. تەواوی ئەو پلە و پایە و ئابڕۆی کە بۆ بەدەستهێنانی لەلای ئیمپراتور هەوڵم بۆدا بوو لەلای ئەو لێوتان برد تا ئێوە تیکە تیکە نەکەم دەست هەڵ ناگرم مەگەر ئەوەی کە تۆ بکەن و لە خزمەتی ئیمپراتور تا بەندەی خۆتان بسەلبێنن. جا بڵێن چی دەکەن؟ چی دەکەن؟ تۆبە دەکەن یانە؟ قسە بکە تۆبە دەکەن یانە؟ قسە بکە ها؟ تۆبە دەکەین. دەست ڕاگرن. تۆبە دەکەم لەوەی کە بەو چەشنەکە شیاوە بێبەندەی خودای گەورەم بەجێ نەهێناوە و لەوەی کە ساڵەها زۆڵم و زۆری ئێوەم دەرهەق بە چەوساوان و بێبەشاندیوە و هیچم نەوتووە لە دەرگانەی خوددا تۆبە دەکەم. تکایە هێدی بن خاون شکۆ. مامورانی ئێشکەنجە کاری خۆیان چاکتر دەزانن. ئەمشەو ئەمانە دەبێت تۆبە بکەن هەر ئەمشەو بیستان ئەمشەو. ئاتەنە یارمەتیم بدە. ماکسیمیلیانیان گرتووە. من شاهدی خیانەتی ئەو دۆستانی بووم. دەبێ ئەوان تیکە تیکە بکەن. ئاتەنە تکا دەکەم. تۆ خێزانی بابی منی. لەگەڵ مادایکانە بجۆڵێەوە. من جگە لە ماکسیمیلیان کەسێکی دیکەم نییە. ئەو تەواوی گەڵاڵەکانی منی بێ ئاکام کردەوە. ئاواتەکانی منی بەبادا. هیوادارم تووشی غەزەبی خوداکان بێ. دەزانم بەڵام تکا دەکەم ئەو ببەخشن. خاون شکۆ ئیزنم هەیە شتێکتان پێ بڵێم؟ ئەمیسان چی بووە؟ وا نازانم خاتو هێلم بتوانێت شووەکەی ناچار بە تۆ بۆ پەشیمانی بکات؟ گەریمان کە بتوانێ. ئەوان هەر ئێستا لە دیوەکەیەوەدان. ئارام بن. زۆر باشە زۆر باشە. بابم قسەکانی ئێوە قبول دەکات. مەگەر بەدەستی من یا بابتەکە ئەو ببەخشین. ئەو ئیمپراتوری سووک کردووە. پیشینەی پڕ لە شانازی بابتی لەناو بردووە و لە هەموو خراپتر خوداکانی ڕەت کردووەتەوە. لێرە چی دەکەی؟ نەکە بۆ هاتووی کە بۆ مێردەخائینەکەت ماکسیمیلیان وست بکەی. دەزانم کە تەقالایەکی پێ ئاکامم بەڵام ئەمە تەنیا کارێکە کە من لە دەستم دێت. نازانی لە لای شارۆن ئەو ژنە گەوجەی ئەمپێراتورە چەندە سووک بوو. پیابانی پیس دژی من پیلان دەگەڕن. تۆ کچی هەرە و دایکەی دەبایە وەکو دایکە لە ئاوردا سوتابایی. چلۆن بزانم کە تۆش نەبوویتەتە خوددا پەرست. من هەر چەشنە سزایەک قبول دەکەم بەڵام مێردەکەم ببەخشن. من جگە لەو کەسی دیکەم نییە.
ئەو هەم دەبێت لە بەرامبەری ئەمپراتوردا تۆ بە بکات و هەم بۆ ئاپۆلۆن قوربانی بکات و تۆ هێلن و تۆ هێلن تۆ دەبێت ناچاری بکەی کە ئەو کارە بکات بیستت؟ ماکسیمیلیان دەبێت لە من و لە بابت داوای لێبوردن بکات. نازانم قبولی دەکات یانە دەبێت لەگەڵی قسە بکەم. هەوڵی خۆت بدە چونکو تەنیا ڕێگای ڕزگاریتان لەمەدایە. هەر کارە بتوانم دەیکەم. جولیۆس بیبەرە ئەوێ بێڵە با لەگەڵیاندا بە تەنیا بێنێتەوە. ئەوان ئەگەر 1000 جار بکوژرێن ناتوانن ئەم سەر شۆڕیەکە ئەم شەو بەباریان هێنا قەرەبووی کەنەوە. ترگاکە بکەنەوە. دەست ڕاگرن دەست ڕاگرن جەلاتگەلی پیس. بڕۆنە دەرێ بڕۆنە دەرێ بڕۆنە دەرەوە. بڕۆنە دەرێ ئێوەش بڕۆن. بۆ دەرێ. وا دیارە لە بیرت چووە کە ئێوەش دەبێ بڕۆنە دەرێ. نەخاتوون لەبیرم نەچووە، بەڵام زۆرم پێخۆشە کە ئێوە نەتوانن بە تۆ بە ناچاریان بکەن. ئەگەر وابێ من بە دو ئاواتی گۆرە ژیانم دەگام. هەوڵەوەکە ماکسیمیلیان لەسەر خاچەوە دەبینم و دووهەم ئێوە. پێم وانییە ئەگەر دەستەکانم هەواڵە بواە زاتی ئەوەت ببوایە کە وەها قسەگە لێ بکەی. لێرە بڕۆ دەرێ ناپیاوی پیس بڕۆ دەرێ. بەداخەوە دەزانم کام خێڕیانە تا چەند دقیقی دیکە دەستەکەنە پاڕانەوە وە تۆبە دەکەن. خاتوو هێلن تا بەیانی دەرفەتیان هەیە کە لێرەدا بمێننەوە. هیچ کەس مافی چوونە دەری نییە جگە لە خاتوو هێلن.